تورکیا کۆتایی بە ڕێکەوتنی 50 ساڵی نەو دەهێنێت. ئایا ڕێکەوتنێکی نوێ دەکاتەوە؟ ڕەجەب تایب ئەردۆگان کۆتایی بە ڕێکەوتنێکی گرنگی زیاتر لە 50 ساڵی نێوان تورکیا و عێراق دەهێنێت و بڕیاری داوە ڕێکەوتنەکە نوێ نەکاتەوە و ساڵی 2026 کۆتایی پێبێت. ئەمڕۆ دووشەممە بە گوێرەی بڵاوکراوەیەکی ڕۆژنامەی فەرمی تورکیا ڕێکەوتنی بۆری نەوتی خاوکە لە ساڵی 1973 لە نێوان تورکیا و عێراق واژۆ کراوە لە ڕۆژی 27 تەموزی 2026ەوە ناکارا دەکرێت و کۆتایی پێدێت. ڕێکەوتنە مێژوویەکەی نێوان تورکیا و عێراق لە ساڵی 1973 و لە سەردەمی بەعزدا واژۆ کرا کە ماوەکەی بۆ 50 ساڵ دیاری کرابوو. پاش واژۆکردنی ڕێکەوتنەکە کارکردن لە پرۆژەکە دەستی پێکرد و پێڵەکە لە ساڵی 1970 بە فەرمی کەوتە کار کە ئامانج لی دۆزینەوەی ڕێگەیەکی نوێ و سەلامەت بوو بۆ هەناردەکردنی نەوتی عێراق بۆ بازاڕەکانی جیهان و بە تایبەت دوای ئەوەی هێڵی هەناردەکردن لە ڕێگەی سووریاوە ڕووبەڕووی کێشەی سیاسی بووە. ئەم ڕێکەوتنە بۆ ماوەی دەیان ساڵ بناغی هەناردەکردنی نەوتی کەرکووک و کێڵگە نەوتیەکانی دیکەی عێراق بوو لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیا و با درێژایی ساڵان لە ڕێگەی چەند پرۆتۆکۆلی جیاوازەوە نوێ کراوەتەوە و دوجاریش لە ساڵی 2010دا بۆ ماوەی 15 ساڵی دیکە درێژ کرایەوە کە ماوەکەی لە ساڵی 2025 کۆتایی داهات. بەڵام ئەم ڕێکەوتنە بە تایبەت دوای هەموارکردنەوەی ساڵی 2010 و سەرهەڵدانی سیاسەتی نەوتی سربەخۆی هەرێمی کوردستان ڕووبەڕووی ئاڵۆزی و ناکۆچی خۆ بۆ کە لە ئازاری 2023دا با ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم گەیشتە لووتکە. ئەمڕۆژ باژێری بڕیارێکی سەرۆکایەتی کۆماری تورکیا کە واژۆی ڕەجەب تایب ئەردۆگانی لەسەر و لە ڕۆژنامەی فەرمی وڵاتەدا بڵاو کراوەتەوە ڕێکەوتنی هێڵی بۆری نەوتی خەوی نێوان تورکیا و عێراق کە لە ساڵی 1970 کاری پێدەکرێت لە ڕێکەوتی 27 تەموزی 2026ەوە بە شێوەیەکی فەرمی کۆتایی پێدەهێنرێت. ئەم بڕیاری تورکیا دوای زیاتر لە 2 ساڵ دێت لە ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم لە مانگی ئازاری ساڵی 2023ەوە کە لە پاش بڕیارێکی دادگای نێودەوڵەتی لە پاریس هات. دادگاکە لەو دۆسیەدا کە عێراق لە دژی تورکیا جوڵاندە بووی لە بەرژەوەندی بەغدا بڕیارەکەیدا و ڕێگەیان تورکیا بە ڕێگەدان بە هەناردەی نەوتی هەرێم بەبێ ڕەزامەندی حکوومەتی فیدرالی ڕێکەوتن نامەی پێشێل کردووە. هەرچەندە ڕۆژنامەی فەرمی تورکیا ڕاستەوخۆ ئاماژەی بە بڕیارەکەی دادگای پاریس وەک هۆکاری هەڵوەشانەوەکە نەکردووە. بەڵام بڵاوکردنەوەی ئەم بڕیارە لەم کاتەدا و دیاریکردنی وادەی کۆتایی هاتنی ڕێکەوتنەکە لە ساڵی 2026دا وەک هەنگاوێکی یاسایی و دیبلۆماسی نوێیە لەلایەن تورکیاوە لێک دەدرێتەوە بۆ داڕشتنەوەی چوارچێوەیەکی نوێی یاسایی بۆ هەناردەکردنی نەوتی عێراق لە داهاتوودا.